ئەم کاتتان باش. بینەرانی خۆشەویست بە بەرنامەی ئاوڕ هاتمەوە خزمەتتان بۆ ئەوەی لەسەر بابەتێک و تەوەرێکی گرنگ تاوتوێیەکی ئەو بابەتە بکەین. هەروە کە ئاگادارن ماوەیە کە پرسی سەرۆکایەتی هەرێم لە باشووری کوردستان خەریکە تاوتوێکرێ و چەندەها کۆبوونەوەی لەسەر کراوە لەگەڵ لایەنە سیاسیەکانی لایەنە جۆرە سیاسیەکانی هەرێمی کوردستان یان کوردستانی باشوور بۆ ئەوەی بگەنە ئەنجامێک و شێوازێکی قانونی و بە شێوەیەکی دانوستانی بۆ بدۆزنەوە لەگەڵەوەی کە هەتا بتوانن کێشەکان لە هەرێمی کوردستان کەم بکەنەوە و هەر بۆیە لەسەر ئەم بابەتە حەزمان کرد ئاوڕێکی لێ بدەینەوە لەگەڵ میوانی بەڕێزمان کە بۆ ئەوڕۆ دامانناوە کاک سەلام عەبدوڵا توێژەری سیاسی و رۆژنامەوان کە میوانی بەرنامەکەیە. کاک سەلام بەخێر بێت. کاک سەلام بەخێر بێ بۆ بەرنامەی ئاوڕ. کاک سەلام، سەرەتا وەکو حەزم کرد باسێک لەسەرەمە بکەی بزانین ئایندەیەک هەستەکرێ ئایندەیەکی ناڕوون لە بەردەم دانیشتوانی باشووری کوردستانەوە خەڵکی باشووری کوردستان هەست بە جۆرێک ناومێدی و نیگەرانیەکەکەن. ئێوە ڕاتان چییە لەسەر ئەم بابەتە؟ لە ڕاستیەوە بەڵام مەسەلەکە گرفتەکە بۆ شێوەیەش مەترسیدار نییە، چونکی لە دانوستانە لە ڕاستیدا ئەم پۆستە ئێستا لە ڕووی یاساییەوە چۆڵ نەبووە، ڕاستە مدەتەکەی تەواو بووە، بەڵام وەکو مدەتەکەی تەواو بووە چەند مەرجێکەیە بە پێی ئەو پرۆژە دەسوورەی کە تەقدیم پەرلەمان کرا کاتی خۆی لە سەدا 96 ئەندامانیش ڕازی بوون لەسەریا لەوێ ئەڵێ کاتێک ئەو چوێنە چۆڵە بێت بە چۆڵ حسابە ئەگەر سەرۆک توانای جەستەیی نەبێت، ئەگەر خوا نەخواتە مردن بێت یان ئەگەر نەتوانە بەکارەکان وێسیە، بەڵام لەسەر لەم محاڵەتە جەنابی سەرۆک بەرزانی هەموو شوتەکانی تیان ڕێکوودەوە توانە بەردەوام بێت. هەر بۆ ئەو مەبەستەش ئەنجومەنی شورا بڕیارێکی یاسایی دەرکردووە کە سەرۆک بەرزانی تاکو هەڵبژاردننی داهاتووی پەرلەمان ئەتوانێت لە کارە ئاساییەکانی خۆیان بەردەوام بێ و ئەم مەسەلەیەکی یاساویشە. بەڵێ. خۆتان باشتر دەزانن کە خەڵکی یان دانیشتوانی هەر وڵاتێک و هەر شوێنێکی جوغرافیایی زۆر ناچنە نێو وردەکاریەکانی ئەو بابەتانەی کە گیرۆدەین و لایەنە سیاسیەکان زۆرتر ئەبێ هەوڵ بدەن ئەو کێشانە حەل بکەن. باشە بۆ لەم هەموو دانیشتنانە بە ئەو هەموو چاوەڕوانیش کە ئەکرێت هێشتا ئەنجامێکی نەبووەوە ئەو جۆرەی کە پێویستەکرێ خەڵکەکە نەیانتوانی هیوایەک بەدی بکەن. لە ڕاستیان لایەنێک یا چەند لایەنێک ئەهەمەیە سیستەمی سیاسی لە کوردستانە بگۆڕن و بۆ ئەم بەسەر ئەڵەن ئەبێ ئەو سیستەم گۆڕین سیستەمە لەناو پەرلەمانە بێ و بە تایبەتی هەڵبژاردننی سەرۆک لایەنێکیش کە پارتی دیموکراتی کوردستانە و لەگەڵ حیزبەکانی تر ئەوانی تیا وایە کە ئەم مەسەلە ئەگەر ئەتوێ بە چارەسەرێکی دیموکراتی بکەیت هەڵبژاردننی سەرۆک لەلایەن خەڵکەوە دیموکراتی ترە وەک ئەوەی لەلایەن سەوی یازدە نەفەرەوە کە ئەندامانی پەرلەمانن. بەڕاستی تەرەفێک زۆر سوورە لەسەرەوەی کە ئەڵێ ئیلا دەبێ هەر لە پەرلەمانە بێ، خۆ دەزانی لە کاتی وایە کە دوو ڕاجیاواز دەبێت ئەو کاتە ملت بێ حەکەم بێ لەو مەسەلەیە. ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستانی داوامە لەو لایەنانە کردووە ئەڵێ فەرمو مادام ناگرێ ئەنجامێک فەرمو با لەگەڵ پرسین راپرسیێک لێ بکەن ڕێفراندۆمێک ئایا ئەی گەلی کوردستانی باشوور ئەتانەیە سەرۆک لەناو پەرلەمانە هەڵبژێرێ یان لەناو خەڵکە. ئێمە ئەو کاتە پابەندی ئەو ڕایە بین ئەو بڕیارەیە بین کە گەلەکەمانی داتێ. ئیتر سووربوونی ئەو لایەنانە کە ئیلا و ئیلا ئەبێ ئیلا هەر لە پەرلەمانە بێ بەڕاستی ئەمەوە بە هەوەسێکی و هەڵوێسێکی دیکتاتۆرە زانی یەک کاگلایەنانە کە بەڕاستی نابێ حیزبێک یاشە حیزبێ ڕای خۆیان بەو شێوە بسەپێنێ. بۆیە پەنابەرزنە بەرگەل چارەسەری دیموکراتی ڕاستەقینە ئەوانە. لە دانیشتنی دوێنەی سەرۆکی هەرێم کاک مەسعود بارزانی لەگەڵ لایەنەکانی ئەوانەی کە لە نێو حکوومەتدا نین بەڵام بە جۆرێک ئەوانیش بڕێک دەنگدەریان هەیە یان خەڵکێکی زۆریش لەگەڵ ئەوانە هەیە باسی ئەوەی کرد کە ئەبێ پەلە بکرێت و بە هەر شێوەیەک بووە لە زووترین کاتە لەبەر ئەو دۆخەی ئێستا لە هەرێمی کوردستاندا گرفتارین ئەبێ حتمما پەلە بکرێت و ئەنجامێکی هەبێ و بە زووترین کات بەلایەکا بکەوێتەوە. باشە بۆ ئەم پەلە ناکرێ؟
ئەوەی هەر ناڵم سوربوونی ئەو لایەنەیە بە تایبەتی حیزبی بزوتنەوەی گۆڕان وەچ ئەو دوو حیزبەی کەش سوربوونی ئەوانە بەو ڕادێ کە ئیلا ئەوێ ئەوان چارەسەرەکە نابێت لە پەرلەمان بکرێت و ئەو برایە لە پەرلەمانەوە بدرێت وەکو وتم تەرەفەکەی تریش کە پارتی دموکراتی کوردستان و حیزبەکانی ترە ئەوانی زەڵێن نەخێوان نییە کاش برا تۆ سەیری ئەوە کە پارتی دموکراتی کوردستان خاوەنی سێوەش کورسیە بەڵام سەرۆک بەرزانیت لە هەڵبژاردنی پێشودا لە سەدا 69 دەنگی هەموو کوردستانی هێنا بەو واتایە کە خەڵکان لەفێوە دەنگیان بۆ ئەندامانی پەرلەمان و حیزبەکان بەڵام دەنگێدن بۆ هەڵبژاردنی سەرۆک ئەو مافە ئێمە ئەڵێن ئەو مافە نابێت لە خەڵک زەوت کرێ و پێویستە خەڵکی کوردستان خەڵکی باشوور بەشدار بێ هەموو بە تێگرایی بۆ بڕێدان کە شوێ بێت سەرۆکی ئەوەکە بێ بەڵام من لەوە ناگەم ئێستا بەڕاستی ئەوانە بەیەکەوە 58 کورسیان هەیە پارتی دموکراتی کوردستان بەتەنیا خۆی 38 کورسی هەیە ئەوانە ترسیان لە چیە بۆ نامە ناو خەڵکەوە ئەگەر ئەوە خاوەنی ئەو پێگە جەماوەرێن و ئەو هەموو کورسیانە ئیتر لە چیە ترسن یعنی ئایا ئەوان هەر لە دوای ئەوەی کە 58 کورسیشان هەیە سیقە و متمانە بە خۆیان ناکەن و بەناگەرانی خۆیان ناکەن کە دەیان بۆ بن ئەگەر وابێ مانای ئەوەی تۆ زوڵم لەو خەڵکەکەیت ئەبێ مابەی بۆ خەڵکە با خەڵکە بڕیار بە پارتی ترسی لەوە نییە بە 38 کورسیشەوە ئامادەیە ڕاپرسێ لە ناو خەڵکە بکات فەرمون ئەگەر گەل بڕیاریاوتی ئێمە پشتگیری ئەوە ناکەن کە سەرۆک لە ناو خەڵکە بژێرە بە پەرلەماندە ئێمەش وەکو پارتی دموکراتی کوردستان پابەندی و بڕیارادی کاک سەلام بڕێک لە شارەزایانی سیاسی باسی ئەوەکەن کە ئەم دۆخەی ئێستا هەرێمی کوردستان گیرودەیەتی بە جۆرێک ململانەیەکە یان کوردستان بووە بە قوربانی ململانەیەکی نێوان لایەنی کۆماری ئیسلامی و لەو لاشەوە زلهێزەکانی جیهان یان ڕۆژاوا و ئەمریکا تۆ ڕاتچیە لەسەر ئەم بابەتە بەتەکید ئەو لایەنانە هەموو کاریگەری خۆیان هەیە بەڵام من پێم وایە ئەوەی ڕۆژاوا بە تایبەتی ئەمریکا و ئینگلیز کە پێشداریان کردو کە ئێوە گەرۆدەی شەڕێکی نەگریز بوون دژمنێکی چەندسەخت قابی پێگرتون لەم کاتا وەختی ئەو گۆڕانکارانە نییە ئێستا لە کاتی شەڕە هەموو پێ دەتوانێت خۆتان تەرخانکەن بۆ ئەو شەڕە کە شەڕەکە تەواو بوو خۆ بە 2 ساڵێک کۆتایی جیهان نایەت دوای ئەوە پەرلەمانەوە ئەوە بڕیار با ملت بڕیارە چیتانێ بەڵام ئەم گۆڕانکارە عەجەلێت لەم کاتا بە نسبەت وەرگرتنەوە دەتایە لە سەرۆکی هەرێم ئاتیان باشنەوەشان بەسەراحەت بە حیزبانە و توکە کۆبوونە لەگەڵا کردوون هەر واکە ئێوەش باشتر دەزانن کۆچێک یان بە شێوازێک کۆچکردنی گەنجان بە تایبەتی لە ئەم ناوچەیە و باشووری کوردستانیش بەگشتی خەریکە بەرە و ڕۆژاوا دەست پێکە یان دەستی پێکردووە لە حاڵەتێکی دیاردەیش دەرچووە بە تایبەتی خۆشتان باشتر دەزانن وڵاتانێک هەن گەنج یان لاو بە تایبەتی بە سەرمایە یان بە سامان و بە داهاتی خۆیانی دەزانن بەڵام ئێستا لە وڵاتی ئێمە خەریکە بەم شێوازێک گەنجەکان ڕووەکەنە دەرەوەی وڵاتەکەمان ئایا لێرەدا نابێتتر ئەم بەرپرسە سیاسیانە یان سەرکردەی حزبە سیاسیەکان نابێتتر بە خۆیانە بچنەوە و ئەو هەموو سامانە کە خەریکە لە دەستیان نەچێت و بۆ وڵاتەکانی تر خەریکە نەچن و لەوێ تر هێز و توانە خۆیان بەکارە بن نابێتتر لێرەدا بوەستن و بە فکری چارەسەرێک بن بەشێکی زۆریەکەوێتە سەر ئەو لایەنانەی کە سوورن لەسەر ڕێی خۆیان و ئەهەمەی ڕێی خۆیان اینجا بنای پەرلەمان و غیری پەرلەمان بێ بەڵێ ئەم گرفتە چارەسەری هەیە وەکوتم کە تۆ لە گرفتێکە لە نزاعەکە کەکێتە بین دوو تەرەف یا دوو ڕای جیاواز نمونە زۆرە لە تاریخی وڵاتانەکەکە کاتی خۆی لە سوید ڕێفراندەمێکیان کرد کە ئایا کۆڵی سویدی بمێنێتەوە لای ئێوە بەکاربێنێت پەرلەمان وتی ئێمە ناتوانین لە باتی خەڵک بڕیار بین با خەڵک بڕیار بێت سەر لە خەڵک بڕیاریدا وتیان جارێ ئێمە لێرەمان نایە کۆڵی خۆمان بەکارانین وڵاتان عقلانانە بیەکەنەوە و ئەو گرفتانە ئەخەنە دەستی گەل بە تاکتەنە خۆیان بڕیار نادەن بە 150 وەکو کوردستان 11 کەس لە باتی هەموو ملەتەکە بڕیار بن ئەگەر ئەو گرفتە بڵاوی ئەوەنە بەردەوام نەبێ من کە ناکەم بۆچی قبوڵ ناکەم ڕاجیری بکرێن نەک هەڵبژاردن جارە بابزانین ئەم گەلەی ئێمە لەم پرسا من
الرأي خمانة بسوي عظيمة فلك لبعضهم لا يبقى تسمي سياسي كله أو أي شيء أو على الله أي شيء من لك بالرابة كآية أو ديانة أو تسربونا كان بأسيو من أولاد عن بارغان كسورة الكتاب إلا الرأي أولا كاكوتنا وطاني كيما لكندا مقاطعية كي هلين كوبيك وتعالى نبدأ جابنا وغيرها فلما رفعنا مكان خلشي خوتا الراجل جابنا ويانا خلق خبرة يا وتأنا خدنا من جابنا لبرها برلمان كوبيك نتاقي تنا ما تاني بالرغاء بغير جابنا أو برسانا برلمان جولتنا برسا متعلقة بإبداعاتي ولاتك دو خلق أنا جاي ما في خلصك يقول كتو فينا بالدزرجي كسر أو ما فهمك بەسای بە قانون و بە دەسووری تا بۆ خەڵکە جەناب وەکو کەسێک کە لە پارتی دموکراتی کوردستانەوە نزیکی دڵنیای لەوەی کە یان ئێوە لە دانیشتنەکانی خۆتانە بەم شێوازە سێری بابەتەکەتان کردووە کە ئەگەر ڕەفراندۆمێک بکرێ یان ئەگەر بە دەنگی خەڵکەوە بێ ئێوە ملکەچن بە تەواوی بڕیارەکانی خەڵک من لە بۆم ڕۆکردیتەوە ئێمە خاوەنی سێوەش کورسین حزبێتر خاين تنزعج كرسية أما كرسية تنسي ب20,000 دولار يعني من وين لازم بوشي جول أبدا كان أوغا كرسية لخلقا إما ناولي لخلق في سمساتي برا ماذا أريد يعني تيت عن باشا السلوشي أمر واتان لبرنا معهم جينا يعني ناو خلقا أنا كرسية ريتك إما حضورين جامعة كريكين أقول تحديد مقادي كردستان وەکو دوایین پرسیارم کاک سەلام لە هەر لە ساڵی 92ەوە هەتا ئێستا کە نزیکەی 24 ساڵە ئایا بە جۆرێکی تر ناتوانین سەریان بابەتە بکەین بڵێن جۆرێک لە زیندوی و گەشاوەیی و هەست بەوە کرێ کە جوڵەیەکی سیاسی لە کوردستاندا هەیەوە ئەمە شتێکی سروشتیە و خەڵک بەوە دڵخۆشکەینەوە کە بڵێن چالاکی سیاسی لە وڵاتەکەمانە خەریکە سەقامەگرێەوە بە شێوەیەک دموکراتیانە خەریکە بابەتەکان بەرەو پێشەچێ و ئەبێ ئەمانە بە شتێک سیرکەن کە هەموو شتێکی لە شوێنی خۆیدایە و ئەبێ حتمما بە سازان و بە ئەنجامێک بگەین بەڵێ بەڵێ لە تەرکیبی بەرەوپێشەوتنە بەرچاوەکە ئێستا حزبگرێنەکە کە لە 91 و 92 هەر وجودیان نەبوو وەکو گۆڕانە ئێستا هەم خاوەنی 24 کورسی لە پەرلەمانە چەند جار انتخابات حەقزانین کراوە لەم وڵاتە حکوومەتی بنکەفراوان دروستکراوە ئەم جارە جارەکانی تر مەسەلا حکوومەتی هاوبەشی بینی پارتی یەکێتی بوو ئەم جارە هەموو حزبەکان پیا بەجارن هەشت کابینە هەتا ئێستا حکومڕان بوو بەرێ پرۆژەی سیاسی زۆر بەرەو پێشەوە چوە دیموکراتیەتیش ئەوەشە تاوشانەوەیە بەڵام ئەوەیە ئێمە ئەڵێن دیموکراتیەت سووربوون لە سەریێکڕانێ لەو کاتا کە ئەگەیتە بنبەستێ یاگەیتە نیزاعە کە ناتوانێت بڕیارێکی کۆتایی بیت ئەوە گەل ساتیشتێکێت و ئەو کاتە گێڕانی گەڵەکە دەبی بە تەکید پرۆژەی سیاسی لە کوردستان لە باشووری کوردستان زۆر بەرەو پێشەوە چووە ئەبین لێ سەرکوتم هەموو حزبەکان بەشدارن لە حکوومەتان لە پەرلەمانە لە پەرلەمان زۆر بەسەراحەت قسە کرێ کۆمەڵی ڕۆژنامە گۆڤارێ لە هیچ وڵاتێک ئەو مۆڵەکە نادرێت کە بەسەراحەت و بقوانین و بەخسۆ ناسین و بۆمەش ئێمە قوبولمان ئێمە ئەڵێن بەشێکن لە پرۆسەی دیموکراتی هەچەنە بەلای من دیموکراتیەتی لە چوارچێوەیە بێت ئازادی دەربڕینی لە چوارچێوەیە بێت حتى لما نتيجة المكاتب خوش اللي كاسوه هذا كنت إذا لو بدشت أبين مرحلة هي فازان أنا شيزم. زۆر سپاس کاک سەلام عەبدوڵا توێژەری سیاسی و ڕۆژنامەوان کە بەشدار بووی لەم بەرنامەیە. سپاس لێوەش بینەرانی خۆشەویست کە هەتا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بوون و هەتا کاتێکی دیکە و ئاوردانەوە لە بابەتێک و هەواڵێکی دیکە ماڵەوە.